کەسێک لە ئەمریکا ئەچێتە تاقیکردنەوەیەک، تاقیکردنەوەکە وای زانیوە لەسەر 100، بەڵام دەرەجەکە لەسەر 100 نەبووە، دەرەجەیەکی زۆر بەرزی هێناوە، بەڵام کە دەرەجەکەی ئەبینێتەوە ئیتر ناچێ بەدەم مەوزوعەکەوە، ئەڵێ کاتێکە وەرەگیرێ لە زانکۆوە ئەخوێنێ ئەم کەسە زۆر تەمەڵە، گیری خواردووە، چونکە بە قەناعەتی خۆی دەرەجەکە لەسەر 100 ئەم 50 هێناوە، بەڵام لە نزیکی نیوەی ساڵە کاتێ بان یەکەن بۆی ڕوونەکەنەوە سەیرەکە دەرەجەکەی زۆر بەرزە، چونکە ئیمتیحانەکە خۆی لەسەر 100 نەبووە، لەسەر نزیکەی 60 بووە. باشە؟ ئەو دەقەی ئەزانێ ئەم دەرەجەکەی بەرزتر بووە لە تەلەبەکان، لە دوای نیوەی ساڵ لە هەموو تەلەبەکان دەرەجەکەی باشترە بێت. ئەوەی کە تێنەگەشتۆ لە نمونەکە ئێڵێمەوە تەلەبەیەک هەر بەڕاستی لە ئەمریکا دەرەجەیەکی هێناوە، وای زانیوە لەسەر 100 نزیکی 50 هێناوە، خۆی بە تەمەڵ زانیوە، کاتێ لە بەشەکە وەرەگیرێ لەوێ لەبەرەوەی خۆی بە تەمەڵ زانیوە ئەوانە بە ماوەیەکی زۆر هەرچی ئیمتیحانە خراپ بووە، لە تێگەشتنا خراپ بووە، کێشەی هەبووە. دوایی لە ئیدارە بەڵم یەکەن ئەڵێن باشە تۆ چۆن ئەم دەرەجە بەرزەوەن؟ ئەیشەوە کوا دەرەجەی بەرزمێنەوە؟ ئێڵێن ئیمتیحانەکە خۆی لەسەرەوە نەبووە. ئەڵێ لە دوای ئەم دانیشتنە ئەم تەلەبە دەرەجەکانی دیسان بوویەوە بە یەکەمی گروپەکە. کەواتە سیستەمەکە چۆنی شەکە؟ وابزانی تەمەڵی لاشعوری وابزانێت تۆ تەمەڵی ئیتر ئیش ناکە. لاشعوری وابزانێت تۆ نەخۆشیەکە هەیە ئیتر ئێشەکە جیسی. لاشعوری تۆ وابزانێت تۆ ناتوانی ئەم شتە بکەی ئیتر وزە سەرف ناکابووی. بۆیە بەڕێزان تێگەشتن لە هیپنۆتیزم بابەتێکی زۆر گرنگە. تۆ لە دنیاتی ئەگی لە خۆتە ناسی خۆت، ئەمە زۆر مهمە. ئەڵێ معرفة النفس أنفع المعارف. بەقیمەتترین زانست لەسەر ئەرزا چییە؟ بەقیمەتترین معریفە خۆناسینە، خۆناسی. تۆ من ئەمەم کە زانی و ئەمەیت زۆر مهمە، من ئەمەم کە ئەگەر عاز بم بە مێشکم وەری ئەگرێت.